تا گەیشتە واسەی جێگری پارێزگار ڕوونکردنەوە بۆ ڕایگشتی بدات. بەشێک لە وڵاتانی هەڵەبجەش دەڵێن تا ئێستا پارێزگاکەیان پێویستی بە بنیادنانە، بۆیە پێویستە ڕەخنەی بنیادنەرانە لە پرۆژەکان بگیرێت. پرۆژەی دروستکردنی دەواازەی پارێزگای هەڵەبجە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. بڵاوکردنەوەی وێنەی دیزاینەکەش لەلایەن جێگری پارێزگارەوە، کاردانەوەی لە ناو چین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی دیکە یەرێم دروست کردووە. بە شێوەیەک ڕەخنەگرتن لە دیزاینی دەواازەکە گەیشتووەتە واستەی جێگری پارێزگار ڕوونکردنەوە بۆ ڕایگشتی بدات. ئەم گلەی و گازندانی کە ئەکرێ زۆرێک لەوانە لە ناشارەزایی با بڵێن لە بوارەکایە کە ڕەخنەگرن شوبهاندنێکی زۆر نامەڵتەقیە، چونکە ئەوەشی کە هەرەی شوبهێنێ بە ئاڵای تورکیا یا ئاڵای ئێران، هەندێک شەڵێن ئاڵای ئێرانە لە ناوەڕاستەکەی، یان علامەتی سەلیبە وەکو مەسیحیەت یا علامەتێکی ماسۆنیەتی هەڵگەڕاوە. ئەمانە هەموو شوبهاندنێکی زۆر نامەڵتەقین، چونکە ئەمە هونەرە، هونەریش فکرەکەی جوان شەرح کردووە دیزاینەرەکە. هەر یەکێک لەو دیزاینەرانە فکرەکانیان باس کردووە کە لە چیەنەوە پێویستیش بوو کە دەلالەت بکات لە شتێکی هەڵەبجە، چونکە ئەوە یەکێک بوو لە خاڵەکان کە فکرەکە وەرەگیە. 31 کەس تەندەریان بۆ دیزاینی دەواازەی پارێزگای هەڵەبجە وەرگرتووە و 21یان کە سەرجەمیان ئەندازیاری تەلارسازین دیزاینیان بۆ پرۆژەکە داناوە و گەڕاندویانەتەوە. لەلایەن لیژنەیەکی تایبەتیشەوە هەڵسەنگاندنیان بۆ کراوە. بەشێک لە وڵاتیانی هەڵەبجەش ڕایان وایە حەقوایە ڕەخنەی بنیاتنەر لە پرۆژەکان بگیرێت. لە ئێستادا هەڵەبجە پێویستی تەنیا بە خزمەت و ئاوەدانیە، پرۆژەکەش بە هەنگاوێکی نوێ و جیاواز بۆ زیاتر ئاوەدانکردنەوە و بەرەو پێشبردنی پایتەختی ئاشتی ناو دەبان. وەکو تاجی هەڵەبجە هیچ ڕەخنەیەکم لەو پرۆژەیە نەبێ، ڕەخنەیەکێکە لەبارەی دیزاینەکە، چونکە بەڕاستی دیزاینێکی جوانە بۆ دەواازی شاری هەڵەبجە و ئومێدوارم ئەو دیعانش کە لە ناو شاری هەڵەبجە هەیە هیچ تەئسیر لەسەر پرۆژەکە نەبێت، چونکە قەناعەتم وایە گەنجێک لە شاخەکانی هەورامانەوە لەدایک بوو بێ قەت بیر لەوە ناکاتەوە پرۆژەی بێگانە بێنێتە ناو وڵاتی خۆیەوە. کۆمەڵێک ڕەخنە گیرێکە ئەمە وەک ئاڵای تورکیا وایە دیزاینەکەی ئەوان نردویانە. هیوادارم بە تایبەتی لە چینی گەنجان ینی یەکسەر بارگاوی نەبن بە ڕەخنەیەکی سادە. ئەم پرۆژەیە کە ئەکرێ پرۆژێکی جوانە بە ناوازەیە بۆ شاری هەڵەبجە. بەهۆی ئەو قەیرانانەی بەرۆکی یەرێمیان گرتووە، بە تایبەت قەیرانی دارایی ماوەی چەند ساڵێکە سەر ڕایوەستاندنی سەدان پرۆژە هیچ پرۆژەیەکیش جێبەجێ نەکراوە. بڕیارە پرۆژەی دیزاینی دەواازەی هەڵەبجە سەرمایەدارێکی خەڵکی هەڵەبجە جێبەجێ بکات و بڕی $150,000 بۆ تەرخان کردووە. جێگری پارێزگاریش نەیشاردەوە ڕەخنەکان لە نەشارەزاییەوەن و پرۆژەکەش ڕاناگیرێ. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە. بە ئامادەبوونی